بەڵام ڕاست بێ تاریخی ئەلمانیە لەم ناوچەیە تاریخێکی باش نییە تاریخێک هەمووی سەرکوتە بۆ دی تۆ لە تەجربەیە تاتورک و ڕەزاشاوە تەماشایکە یعنی ڕەزاشاوە تاتورک وای لێ هات هەر کەسێ پەچەی لەسەر کردایە زیندانیانە کردووە و پەچەی مەمنوع کرد هەموو خوسە دینیەکانیان مەمنوع کرد ئەم پێم وایە ئەم لێکتێر نەگەیشتنەی بینی ئەلمانیەت و ئیسلامیەکان بەشێکی زۆری ئەلمانیەکان لی باڵا دەست لی بەرپرسیارە ئەو تاریخەی کە سەحوەی ئیسلامی سەحوەیەکی تازەیە ئەم تاریخی ئەم ناوچەیە تان ماوەیەکی درێژی لەژێر دەسەڵاتی ئەلمانیەکانە بوو یعنی ئەمە ئەم کۆمەلگای ئەمە کە ئێستا بەشێکی زۆری ئیسلامی بوو زۆربیان لەژێر تەسیری مارکسیەتا بوون یعنی تەیاری ئەلمانی لەم مەنتیقەیە تەیارێکی بەهێز بوو پێم وایە ئەو تاریخە لە دژایەتی دین کاردانەوەی دروست کردووە لای بەشێکی زۆر لە ئیسلامیەکان کە دروست بوون و بەشێکیان کە ئەلمانیا دەبینەرە وێنەیە لە بەرچاوە کە ئەزممویان کردووە بەڵام بە بڕای من لە کوردستانە ئێمە تەجربەیەکی پێشەنگمانەیە کاکبەری ئەمە پێچەوانەی تۆ بۆ کۆمەڵی ئیسلامیەوە پێم وایە کۆمەڵی ئیسلامی لە دیفاعکردن لە دیموکراتیا بە تایبەتی لە ڕووداوە سیاسیانەی پێشوان لە زۆر هێزی دیموکرات دەوری گرنگتر بینی بۆ دیفاعکردن لە هەندێک مەفاهیم کە پەیوەندی بە دیموکراتیەوە هەیە یعنی ئەو هەڵوێستەی کۆمەڵی ئیسلامی لە داخستنی پەرلەمان گرتی من پێم بە هەڵوێستی گۆڕا خۆشیم پێ ڕادیکالتر و ئینترە